بەڵە خۆشەویستان ئەچینە لای تەوەری دومی پرۆگرامەکەمان ئەمڕۆ 26 حوزەیران با بڵێن ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی بەکارهێنانی مادەی هۆشبەرە. لەسەر ئەم بابەتە ئێمە تەوەرێکمان ئامادە کردو بە میوانداری زۆر بەڕێز کاروان حەمەفەرەت چارەسەرکاری دەرونی کە بەڕێزم بەسواسەوە لەگەڵمان لە ستۆدیۆیە و میوانە ئێخۆ بەخێر بێت. بەیانیتان باش. ئەگەر باسی مادەی هۆشبەر بکەین نەتوانێت گرتوەکان ڕۆژێکی بۆ داناوە بۆ ڕووبوونەوەی بەکارهێنانی مادەی هۆشبەر. مادەی هۆشبەر با بڵێن زەرەر و زیانە گەورەکەی چییە و لەسەر چییە بە شێوەیەکی تەحلیل بەڕاستی؟ بەڵێ دەستخۆش بێ دیارە 26 لە ساڵی 1970 ڕێکخراوی یەکگرتوەکان پێم وایە لە مانگی دیسێمبەرە بوو ئەم ڕۆژەیان دیاری کرد وەکو ڕۆژێک بۆ ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوەی بەکارهێنان و ئالوودەبوون بەرمادە هۆشبەرەکان. وەک تەوەرەکەی بەڕێزە پرسیارەکەت مادەی هۆشبەر مێژوویشی کۆنی هەیە، واتە هەر مادەیەک کار کاتە سەر میزاج و عەقڵ و ڕەفتاری ئێمە پێوترێ مادەی هۆشبەر. پێ ئەکرێ مادەی هۆشبەر جگەرە بێت، کەحوول بێت، تەنانەت جاری وایە قاوە و چایشە لە ناو پۆڵێنی نەتەوە یەکگرتوەکانە ئەمانە هەمووی ئاماژەی پێکراوە. بەزەوەی کە ئێمە لێی ئەترسین بە پلەی یەکەم مادەکانی وەکو مادە سەرکەرەکانە بێهۆشکەرەکانە ئەمانەیە. بەڵێ مادەی هۆشبەر وەکو کاریگەری، وەکو زەرەر، وەکو زیان، وەکو پزیشکی لایانی پزیشکی لە مێژووە بەکار هاتووە. با بڵێن ئەم مادەیە ئیستیغلال کراوە، مادەیەکی وەکو کریستاڵ لە ناو کارگەیەکە دروستەکرێ و چەند جۆرێک لە مادە تێکەڵەکرێ و کریستاڵی لێ دروستەکرێت. ئەمە جێگەی مەترسیە. ئەیژنا ئێمە چەند جۆری دەرمانیمان هەیە بۆ ئازارشکێنە، بۆ ئەو کەسانەیە کە کاتی نەشتەرگەری ئەمانە مرۆڤ لە مێژەوە، ینی بگەڕێرەوە لە مێژووە لە سەردەمەکانی چین و فیرعەون و میسریە کۆنەکان و ئەمانە بەکاریان هێناوە سۆمەریەکان. ئەمانە مێژوو باسێکە، بەڵام مرۆڤ هاتووە دەستکاری کردووە بۆ لە پێناو خۆشکردنی میزاجی کەسێک. بەڵێ چوار تەوەری مامۆسای بەڕێز کاریگەری لەسەر چوار تەوەری ژیانی ئێمە هەیە، واتە کاریگەری لەسەر هەمویان هەیە. ئێمە لە پۆڵەنا پێڵەن تەوەریشان لایەنی کۆمەڵایەتیە، واتە ئەو کەسە پەیوەندیەکانی لەگەڵ خودی خۆی، لەگەڵ دەوروبەری، لەگەڵ خێزانی، لەگەڵ خوشک و برایی، لەگەڵ ئەو دەوروبەری کە تیاژێ ئەم پەیوەندیانە تەدمیرەکە و تێکەیە مادەی هۆشبەر کە کاتێک کەسەکە بەردەوامە بێ. پەیوەندیەشی کەیان لایەنێکی کەیان کە تێکیان لایەنی تەندروستیە. تەندروستی جەستەیی بە هەردووماناکەی، هەم دەرونی هەم جەستەیی تێگەیان. کەسەکە تووشی کۆمەڵێک نەخۆشیە بێ، تەنانەت چەندین کەیسمان هەیە کە جاری وایە ڕێژێژی زیاد لە پێویستی بەکارهێناوە سیەکانی جەڵدە لێیە و دڵی وەستێت. واتە ئەمە لە لایەنی تەندروستی جەستەیی و دەرونیەوە. لە لایەنێکەوە لایەنیشکەمان هەیە لایەنی ڕۆحیە، وەلەو با بڵێن لە پێناسی تەندروستی جیهانی بۆ واتە سەحەی دەرونی، تەندروستی دەرونی، لایەنی ڕۆحیەکانیان زۆر چۆنەڵی وەکو توێژینەوەکان نەچوونەتە ژێرباری. بەڵام ئێمە وەکو توێژەران وەکو کەسانی ڕاهێنان بەو کەسان ناکەین، ئەم کەسانە لایەنی ڕۆحیش فەرامۆشەکەن. ئیتر ئایا پەیوەندی بەخۆی بە خودی خۆیەوە بەخوای گەورەوە لەمانەشە فەرامۆشە. لایەنیشکیان لایەنی پیشە و خوێندن و ئیشکردنەکەیەتی، واتە ئەو کەسە لە خوێندندا بڕێ، لە ئیشکردندا بڕێ، کەواتە سەرتاپای ژیانی ئەم کەسە زیانی بەرەکەوێت، چ لە لایەنی جەستەی، چ کۆمەڵایەتی، چ ڕۆحی، چ پیشە و کارەکەیت. بەڵێ مامۆستا کە باسی مادەی هۆشبەرەکەین، ئەوەی کە مەترسیەکی گەورەیە بازرگانیکردنە بە مادەی هۆشبەرەوە، بۆی کە تۆ ئەم مادەیە بەردەستە بۆیە بەکارهێنەری هەیە. بەڕێستان بەرگەوتتان هەیە لەگەڵ خودی ئەو کەسانی کە توشبووی مادەی هۆشبەرن. ئێستا ئەزانن کە دۆخی ئەوان چۆنە و دۆخی بەگشتی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە کوردستانە چۆنە؟ ئەتوانین بڵین دۆخەکە خراپە؟ وەڵای کێشەکە لەوەیە، ئەگەر ئەو پرسیارەی بەڕێزە وەڵامی بەمەوە مادەی هۆشبەر ئێمە چەند بوارێکمان هەیە کە لە جیهانە بۆ ئەوانەی کە کێشەن لە جیهانە ئەتۆمە. بینیمان لەم بینەیە شەڕی نێوان دەوڵەتیشی وەکو ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی غەرب بەرامبەر دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران. ئەمە چییە؟ بە بیانووی بوونی ئەتۆم. ئەمە ئەتۆمە، کێشەی ژینگەمان هەیە. ئێمە ناڵێنی بەدەست کێشەی ژینگەوە، زیادبوونی دانیشتوانە. یەکێکیش لەوانە مادەی هۆشبەرە.
یعنی لە قەیرانە گەورەکان بە پلەی چوارەمیەت لە جیهانە. لەوانەیە داتایەکتان پێ بڵم هیچ ساڵی 2016 نەتەوە یەکگرتوەکان پتر لە 250 ملیۆن کەس ئالوودەی مادەی هۆشبەرن لە جیهانە. ئەمە بۆ 2016 ئێستاوان نزیک بوونەتەوە لە 10 ساڵ ڕابرد. 250 ملیۆن هەر نەتەوە یەکگرتوەکان ئەڵێ بەهۆی پێگەی یاساییەکەی و لایەنە کۆمەڵایەتەکەی خەڵکێک نایەن بۆ چارەسەر بۆ لای ئێمە پەیوەندی ناکەن پێمانەوە، ئەڵێ ئەکرێ ئەم ژمارەیە زیاتریش بێ. واتە تۆ نزیک بەرەو لە 275 ملیۆن بڵێ 300 ملیۆن کەس لەسەر ڕووی زەویە ئالوودەت مەمادەی. بەڕاستی ئەمە کارەساتە. یعنی ئەمە ئەو کەسانەی کێیان چارەسەر وەرەگرن ئەوەشی کێ دەگاتە قەناعەت یاخود جاری وایە دەوروبەرەکەی بە زۆرە هێنن، چونکە ئەچێکی قورسی گەوریان هەیە لەسەر خێزان لەسەر کۆمەڵگا توێچوویەکی زۆریان هەیە هەتاوەکو قۆناغ بە قۆناغ ئەیکەیتەوە بە کەسێکی ئاسایی. اینجا یەکێکی کە لە کێشەکانی مادەی هۆشبەر چییە؟ گەڕانەوە بۆی زۆرە مامۆستا، خلیسکانن زۆرە بووی. ئێمە کەسێک بۆ نمونە دزیەکات، فێری دزیکردن و ڕەفتاری لادانی دزی و شەڕەنجێزی بووە بە چەند قۆناغێک لە بواری دەرونی و کۆمەڵایەتی و یاسای ئەمانە هەوڵی لەگەڵایەن تا ڕادەیە باشترە. بەڵام خویەکی وەک مادەی هۆشبەر چێژەکەی ئەمەندە زۆرە لەبەرەوەی لە خوێنە تێکەڵە بێ، هەم لە ڕووی جەستەوە هەم لە ڕووی بیرکردنەوەکانیەوە ئەیگۆڕێت. ئەمە کێشەیەکی زۆر گەورەی بۆ دروستەکە، زۆرە گەڕێتەوە. من لێتانی ناشارمەوە نەک ئێمە لە هەموو جیهانە لە دەوڵەتە عەرەبیەکانەوە ئێمە پەیوەندیمان بە سەنتەرەکانەوە هەیە. یعنی کەسمان هەیە 8 جار گەڕاوەتەوە دوای ئەوەی چارەسەری وەرگرتووە، چ لە خەسخانەیە چ لە سەنتەرە. کەسمان هەیە 10 جار گەڕاوەتەوە، یعنی سەیرەکەی ئیشی لە دەستاوە، خێزانی لە دەستاوە، ژن و مناڵی دەرکردووە، لە هاوسەری جیابووەتەوە. بە هەمان شێوە هاوسەرمان هەیە، کچمان هەیە لە مێردەکەی جیابووەتەوە، کێشەی بۆ دروست کردووە، لەنجی کۆمەڵایەتیان بۆ دروست بووە، تەنانەت کارگەشتووەتە ئەوەی جاری وها بۆ تووشی نەخۆشی قورس بووە. کەواتە مادەی هۆشبەر مەترسیەکەی ئەمە والیەکە کە بازرگانیەکی زۆری لەسرە. با داتایشکەتان پێ بڵم هەر لە ساڵانی ڕابردووە پێم وایە ڕێکخراوی ئەمریکی APN یاخود نەتەوە یەکگرتوەکانە ڕایگەیەنێ ئەڵێ 1.5 تریلیۆن واتە نزیکەی 1.5 تریلیۆن قازانجەکرێت لە بەکارهێنانی مادەی هۆشبەرە لە جیهانە، بە تایبەتی دەوڵەتەکانی وەکو ئەمریکای لاتین، سین، ئێستا ناشکری نەبێەوە کەوتۆتە ناو دەوڵەتەکانی ئاسیا، دەوڵەتەکانی وەکو ئیسلام. لە کوردستانە خاتونی بەڕێزەگەر پێ بڵێم ئێمە تا ساڵی 2003 پێش ڕوخانی ڕژێمی پێش و عێراق یەکێک بووە، سەرتاسەری عێراق نەک هەرێمی کوردستان یەکێک بووە کە لەو دەوڵەتانەی پاکترین دەوڵەت بووە لە ڕووی مادەی هۆشبەرەوە. تۆ دیقەت بن لە مێژووە سەیریکەن وڵاتێکی وەکو میسر، وەکو جەزایر، تەنانەت وەکو سعودیە لە هەشتاکانی سەدەی ڕابردووە ئاشنان بەم مادەیە. بەڵام ئێمە هەتا ساڵی 2003 زۆر کەم پێی ئاشنا بووین. یعنی ئێمە ئەو کەیسانی کە ئەیبینین بەرکەوتەمانە بوو لەگەڵ پێشەوە مێژووە زۆر کەم بوون، بە 5 دەزە ژماران. بەڵام ئێستا مەترسیەکەی لەوەیە ئێمە وەکو ترانزیتیش کوردستان بەکارهێنرێت، وەکو بخۆریش تیامانە جاری وایە مادەکە ببینین لە ئەوانەی ئاسایش و پۆلیسەکان و بازگەکانی شڵتەی حدود دەسی بەسەرهاگرن لە شوێنی وایە ئەیشارنەوە. ینی با ئەوەشتان پێ بڵم ئەوەی کە دەسی بەسەرا ئەیگیرێت بریتی نییە لە هەمووی. واتە داتایەکم لایە لە هەندی دەوڵەتە نزیکە لە ساڵ 75 تێپەڕێ. هەنی جاری وایە دەستگاکانی پۆلیس و ئاسایش و ئەمانە ئەگەر بە شێوەیەکی ورد و ینی هەوڵ نەدرێت هاوکاری بکرێن ناتوان دەستی بەسەرا بگرن، چونکە ئەم بازرگانانە بە شێوەی زۆر ورد و زۆر دیراسەکراو لە شوێنی وایە ئەیشارنەوە هیچ کەسێ عەقڵی بۆی ناچێت. تەنانەت جاری وایە ئەوان لەوانەیە کەرەستەیە بەکاربێنن وەکو دوو لە ڕووی جەنابتان سەجی تایبەت ڕاهێنراوی بۆ بەکارهێنن، یاخود مخبیرێک پێیانەوترێ تۆ جاری وایە ئەم بازرگانە ئەوەندە ڕوبحی هەیە ئەمەندە ڕوبحی هەیە هیچی کەمتر نییە لە چەک و نەوت، چونکە لە قازانجەکانە مادەی هۆشبەر یەکێک لەوانە گەشت و گوزاریە لە جیهانە، یەکێک چەک و تەقەمە نییە نەوتە لە دوای ئەو مادەی هۆشبەر بێت. کەواتە قازانجەکەی بەڕێزان مەترسیەکەی لەوەیە قازانجەکەی زۆر زۆرە، بە تایبەتی لە کوردستانە ئێستا ینی لە چاکسازیەک وەکو چاکسازی گەوران ینی ژمارەکان لە ساڵی 90ەوە بڕۆ سەیریکە هەتا ئێستا ڕۆژ لە ڕۆژ لە بەرزبوونەوەیان چ بازرگانی پێوەکردن چ گواستنەوە، چونکە ئێمە سێفی ئەمان هەیە، کەسێکمان هەیە بازرگان و تاجرە
کەسێکمان هەیە بجوێزەرەوەیە پێی بەداخەوە لەمانەیە کەسێکی ینی چۆنەڵی وەکو مناڵ بەکارێت وەکو ژن بەکاریە بۆ گواستنەوە یاخود ئەو کەسانەی سێمیان کە ئالوودە بوون پێوەی ئەمەیان مەترسیە کە ئالوودەیە پێوەی. هەرێمی کوردستان ئەگە بینە سەر تەمەن ئەو تەمەنەی زۆر کاریگەری لێکراوە یان بەداخەوە چۆنەڵی تەسلیم بۆ تەسلیم بۆ چ تەمەنێکە و لە ناو ڕەگەزەکەیە ئایا نێر زیاترە یامێ بەڵێ ئێمە خۆمان بەرکەوتەمان هەیە با بڵێنەوانەی کە سزا ئەیرێن وەکو خۆشم هەر سەرپەرشتیاری ئەو بەشەم لەگەڵ ژنان چ لەگەڵ نەوجەوانان والله ئەوەی مەترسیە مامۆستا جیلی گەنج و نەوجەوانە ینی با پێ بڵێم گەنجم هەیە لە تەمەنی 14 ساڵیەوە بەکارهێنەرە لە 11ەوە کە دیراسەیە یەکەم جگەرەی خواردووە یعنی ئەمە کێشەکە لە چیایە ئێستا خەڵک وا سەیرەکە لە جگەرە ئاساییە جگەرە مادەی نیکۆتین نزیکە لە مادەکانی وەکو ئەو مادانەی کە وروژێنەرن تااقەتەیاتێ وەکو کریستاڵ وەکو کۆکاین وەکو کراک ینی خەڵک بە شتێکی ئاساییەی بینێ کاتێ ئەمە دیراسەی بۆکەین هەڵسەنگانی بۆکەین بزانین لە چیەوە دەستی پێ کردو ئاشنا بۆ بە نیکۆتین ئێمە گەنجمان لایە بۆ نمونە ڕاژیراوە هەموو کێشە گەورەکەی ئەوەیە لەبەرەوەی ئێمە ناتوانین جگەرەی زۆر بینێ کێشەی ئەوەیە کە جگەرەکەی بۆ زیاکەین کەواتە ئەمە نزیکەکاتەوە پاشەوە کە دیراسەی بۆکەین سەیرەکەمە چەند وەختە کحوڵ بەکارهێنێ چەندین جۆری مەشروب و کحولی تاقی کردوتەوە یعنی ئەوەی کە لە کوردستانە ئێمە مەترسیە دیقەت بە جگەرە فەراهەمە کحولەوە هە زۆر فەراهەمە یعنی من برادەرێ لەم بینایە پێی وتم کەسێکە لە زانکۆ دکتۆرای هەیە وتی بڕواکەی لە وڵاتێکی وەکو سوید کە ئێماڵێن وڵاتێکە لەوانەیە زۆر کراوە بنوابن وتی کحول ئاوە بە ئاسانی نییە لەسەر شەقامەکان بفرۆشرێ وتی لەوێ کفرێکی گەورەیە عقوبەیەکی زۆر گەورەی لەسەر ینی زۆر مامۆسای بەڕێ سەیرەکەی تۆ لێرەوە با من و تۆ بچین بۆ ئەزمەر بەیانی جومعەیە ئێ باشە دانراوە لەسەر ئەو شەقامە بەبێ هیچ مراقەبەیەک جگەرە ئەوە ببینە حاڵی جگەرە ئەمە ڤایپۆ ئەمە نێرگەلەیە و ئەمە چییە یعنی ئەو کەیسانی ئێمە کە زۆرێگیان زۆریان ئاشنان بەو شوێنانی کە نێرگەلە و کە ئەو بابەتانی تیا پێشکەشەکرێ بە شێوەیەکی ڕەها تووشی لادانە بێت تووشی دزیە بێ لە پێناو قۆناغ بە قۆناغ تۆ نزیشەکەیتەوە لە ژەهرە سپیەکە کە خۆیان ناوێ بن بە شەکری سپی ئەوەشی کە لای ئێمە زۆر بەربڵاوە مەترسیەکەی لەوەیە مادەی کریستاڵە یعنی هەنگێ وڵات هەیە بۆ نمونە وڵاتێکی وەکو یەمەن ڕۆژێکیان هەیە تقریبەن مەترێ 2 مەتر بۆ بەرزە بێتەوە وەکو ئەو گژوجیایە وایە کە ئێمە لە حەدیقەکانەی نێژین پێوترێ قات ئەم قاتە بەکارێن ئەگە دیقەتان نابێ خەڵکی یەمەن ئەچێ بۆ نوێژی جەماعەت و گوپی ئاوساوە لێرەوە نازام دیقەتان ناوە لە یەمەنیاننا یعنی کابرا تیجارەتەکە و گوپی ئاوا ئاوساوە قاتەکە لە ناو دەمیایەتیەی خوا لەوێت تەنانەت نەریتە ئەم ژیایە ئەم گەڵایی لێکاتەوەی خاتە ناو دەمیەوە بە حسابی خۆی جۆرێکە لە تاقە و وزەی پێیە بەخشێت یعنی ئەمە لە وڵاتی ئێمەیە کە کریستاڵ بەکارێنێ کریستاڵ لە چەندین جۆر مادە تێکەڵەکرێ ئەو مادە وزە بەخشەی لێ دروستەکرێت کەسەکە ڕوبەڕووی ئەوە بێتەوە جگەری ئەوەستێت تێکچوونی دڵی هەیە ئاڕەقکردنەوەی هەیە بۆ نمونە پەلامارەدا تووڕەبوونی هەیە ئیفلاسە بێ ماڵ و مناڵی لەدەستەیە تەنانەت کەیسمان هەبووە پەنای بۆ تاوانکردن بردووە لە پێناوی ئەوەی پارەیەک بەدەست بخات بۆی مادەی هۆشبەرەکە باوەڵامی ئەوش وەرگرم لە چ ڕەگەزێکا زیاترە وەڵاهی لە هەموو جیهان ناتوانم قسە بکەم لە ڕەگەزی نێرا جاری وایە 3 بۆ 1 4 بۆ 1 6 بۆ 1 لە کوردستانەوەگەوەی من ئێستا بۆ نمونە لەو سنتەرەی خۆمانە 5 گروپ تا ئێسەوە لە ماوەی 2-3 ساڵە ڕاهێنانم پێکردوون لە بۆ ماوەی 3 مانگ 4 مانگ کە بیان گەڕێنینەوە لە بەکارهێنانی مادەی هۆشبەر تەمان لە ڕووی دەرونیەوە کچان و ژنان کەمترن بەڵام بۆ ئێمە زۆرە ینی ئێمە ساڵانی پێشوو لە ناو کچ و ژنان نەبوو تەنانەت تاوانکاریش لە ناو کچان و ژنانە کەمتر ئێستا مادەی هۆشبەر ئاشنایە بە کچان و بە ژنانیش ئەمە زەنگی مەترسیدارە چونکە بۆ لەبەرەوەی باوک لەوانەیە تا ڕادێک دایک ئەبێ بە دایک چونکە کۆرپە لە ڕەحمی دایکا دروستە بێت ئەگەر دایکێ دیقەت بە هەڵگری مادەی هۆشبەر بێت ئەبێ وەچەکەی چی دەچێت چونکە مامۆسای بەڕۆز ئێمە توێژینەوەیەکمان هەیە لەسەر کحوڵ کراوە لە وڵاتێکی وەکو ئەمریکا ئەڵێ ئەو کەسانەی ئەو دایک و باوکەی بەکارهێنەری تەنانەت کحولن وەچەکەی 4 هێندە ئامادەیی هەیە واتە مادەی هۆشبەر کێشەکەی لەوەیە ئەگەر من لە باوانەوە هەم بێ 4 هێندە ئامادەیم هەیە کە بەکارهێنەری
مادەی هۆشبەر بن و یەکێ لە کێشە سەرەکیەکانی مادەی هۆشبەر زەبرە دەرونیەکانە ئیتر زەبری اقتصادیە زەبری کۆمەڵایەتیە شەڕ و جەنگە فەقیری و هەژاریە کۆمەڵی کێشەمان هەیە کە ئەوە لەم کەساکات بە تایبەتی گەنجان لە 18 بۆ 25 زۆرترین ناڵێم ناچێ بۆ 35 هەمانە لە 45ە بەڵام ئەوەی جێی مەترسیە لە 7 و 16 و 18 هەتا بگرە 35 ئەمفی ئەیە زۆرترین پشکی شێریان بەرەکەوێت چ لە بخۆر چ لە گواستنەوەیە بەس لە بازرگانە نا لە بازرگانە جاری وایە کۆمپانیایەکی زلهێزی باڵا دەستی لە دەسەوەیە لەوانەیە لە هەنگێ دەوڵەتە ئەسکۆبارمان بەرگوێ کەوتووە لە وڵاتانی لاتینی تەنانەت ئەو پردەی لە ناو شاری کابولی ئەفغانستان هەبوو بە ناوی ئەوە نانرا بوو یعنی ئەمە کەسێک بوو تاجر بوو بە ملیارەها بە تریلیۆن دۆلاری دەسەکەوت پڕۆژەی هەبوو خەڵکی بەخێوە کرد لە ژێر چی لە ژێر بازرگانی مادەی هۆشبەرە کەواتە مادەی هۆشبەر یەکێکە لەو مادانی کە ئێمە پیانەڵێن ینی یاری پێ ناکرێت سوحبەتی لەگەڵا ناکرێت زۆر باشە من حەزەکەم ئەوە هیچ ینی ئەمە گرنگە کە باس لە خۆپارێزی بکەین کە کەس ئیشەڵا لەبێتە بەکارهێنێت بەڵام حەزەکەم باز لەو لایەنە بکەین شیانەوە بۆم کەسانە چۆنە لە چارەسەرکردنە ئایا بەڕاستی ئەمە پشتێکی قورسە باس لەوە کرد هەیە دەجار وازیە ناو چۆتەوە ڕاست خۆی بەڕێزان مادەی هۆشبەر ئێمە کەسێک کە مادەی هۆشبەر بەکارهێنێ ناڵێن ئالوودەیە لەبەرەوەی کەس چەند جۆرێکن لەوانەیە بڵێن 5 جۆرن هیچیان لەوانە بەکاری هێنێ بە شێوەیەک بەس تاقیەکاتەوە واتە کۆمەڵێک گەنجن لە بەشی ناوخۆین لە زانکۆ یا کۆمەڵێک کرێکارن ئێمە تەجروبەیەمانەمان زۆرە جارێک دوو جار بەکاری هێناوەتەوە یا لە حەفلەیەکە لە ئاهەنگێکە شەوێک بەکاری هێناوە بزانم چۆنە بۆ فزولیەت ئەمە تا ڕادەیەک ناڵێن باشە بەڵام لەوانی کە باشترەکەیە بەسەری دووەمیان ئەوەیە کە لە بۆنە کۆمەڵایەتەکان بۆ نمونە هیوا هەیە کردوێتی بە عادەت لە وڵاتە ئیسلامیەکانە لە شەوانی جومعای ئێمە بەردەوام کۆ بینەوە وەکو خێزانی وەکو هاوڕێوەمانە بۆ نمونە لە حەفلەکانە بەکارێن لە شەوانی جومعای بەکارێنێ بەڵام ئەتوانێت ڕایگرێت سێ هەمیان قۆناغی سێمەها بزان چۆن نزیکە بێتەوە ئەیکا بە بۆنەی کۆمەڵاتی سابتیەکە هەموو شەوێژی جومعە چێژی لێ ببینێ و نەیبینێ کۆمەڵێ برادەرن فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاگاداری یەکەکەن کە ئەچین بۆ فلان باخ ئەچین بۆ فلان شوێن بۆ فلان حەدیقە بۆ فلان کافتریا بۆ فلان ماڵ کۆ ئەبینەوە ئەیکێشین کەینە قۆناغی چوارەم و پێنجەم کێشەکە لێرەیە پێڵێن ئەبیوس پێڵێن خراپ بەکارهێنەر ئیتر ئەم کەسە وای لێ مامۆسای بەڕێز پارێکی بۆ تەخسیسەکە بۆن منەوە کەیسانی کە ئێمە چارەسەر یەکەین ئەڵێ بۆن منە هەفتەیە 50 دەستکەوتووە سیم داناوتوم ئەمە بۆ جیاکە بۆ پەینەکە بۆ شەکرە وردەکە خۆیان وای ناوە بن یعنی لە 50,000 30,000 داناوە بۆ مادەکە ئەمە کارەساتە لە بەڵێ تەنانە دوای لێت ئەو سەروەتەی کە هەیە ئەوشی لە دەسێ ئەمە لە خراپەکارێنانە بەڵام لە خراپەکەشە جاری وای فریای خۆیەکەوێت دێ بۆ چارەسەر جا مامۆسای بەڕێز کێشەکان لەوەی ئەمانە نایەن بۆ چارەسەر چونکە تام و چێژەکەی زۆر بەهێزە کێشەی مادەی هۆشبەر چیە بۆ ئالوودەبوون تەشبیه نەبێ وەکو کۆنتڕۆلی تەلەڤیزۆن و سەتەلایتەکەی لێ ئیتر مادەکە کۆنتڕۆلیەوەکە یعنی ئەگەر لێرە دانیشتووە نەیخوات نیشانەکانی لێبڕانی ئێمە پێوە بینین ماخۆلانەی گرێ شەڕەفرۆشێ گوێنەیە درۆ ئەکات فێڵە دۆزێتەوە مەوعیدێکم هەیە بڕۆم ئیتر وای لێ جێ بەخۆی ناگرێ ئالەم قۆناغەیە ئێمە ئەوەی کە لێ ترسین قۆناغی پێنجەمە کە پێوترێت معتاد و ئالوودەبوون هەموو قۆناغەکان خراپن هەمووی ینی مەسەلێک هەیە ئەڵێ ژەهر نازامەگە گرامی بێ و دەگرام بێ ژەهر هەر ژەهر ئەوان خۆیان ناوێ بن بە ژەهرە سپیەکە بەڵام بارودۆخێکی دەرونی هەیە طبعاً با ئەوەشمان لەبیر نەچێ مادەی هۆشبەر کەسێک هەیە لەوانەیە بۆ خۆشی بەکاری بێنێ بەڵام لە 156 بۆ 60یان کێشەی کۆمەڵایەتی و دەرونی و ئابووری کێشەی تەندروستیان هەیە لە بری ئەوە بەکاریە وەکو دەرچێک بەکار بۆ نمونە تووشی ڕووداوێکی هاتوو چۆ بووە دکتۆر ترامادۆڵی بۆ نووسیەوە بۆ هەفتەیەک ئەمە چیە ئیستیغلالی ڕەچەتەکە ئەکات سەیدەلیەک بە هەرچێکی تەمان سەیدەلیەکان نایەنێ بە هەرچێکی کردووە دکتۆرە و دکتۆرەکات یەکێ لە سیفاتەکانی کەسی ئالوودە وایە ئەگەر ڕێ بە دوای چەند دکتۆرە بەس ڕەچەتەیەکی دەستکەوێ و ئەو حەپە وەرگێت وردە هەتا لە مادەکە نزیکە بێتەوە کەواتە نزیک بوونەوە لێی وەکو ئاگرێک وایە هەنگاو بە هەنگاو
لێ نزیکە بیتەوە هەتا ئەکەویتە ناو ئاگرەکەەوە خۆ بەشێکە بی لە سوتەمەنیەکە. دەڕێک من ویستم پرسیارێ بکەم جەناب زۆر باش هەنات ناو ئاگرەکە کاکارۆن ئەگەرمە وەکو دوا پرسیار و دوا دەرفەت بێ ئەوەندی ئێوە کۆنتاکت و بەریەکەوتنتانێت لە ڕووی چارەسەرکاری دەرونی لەگەڵ کەسانە لە ناو سنتەرەکان. بەڵێ چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێش زۆر خەمبار ئیتر پیا و بێژن بێ کە کەس و کاری لە دەزابێ مناڵی لە دەزابێ ژین لە دەزابێ سەر و سامانی دەزابێ چوزانم شتێک کە چۆن ئەڵی موچڕک بێنێ بە گیانی ئینسان مامۆستا وەڵڵاهی چیرۆکەکان زۆر زۆرن. من کەیسێکمان هەبوو لە بیرمە لە پێناو مادەی هۆشبەرە پەلاماری گوارەی کچەکەی یابوو بە گوێ و پسڕانە بووی خوێن و گۆشتی ڕاکێشا بوو کە گوارەی کچەکەی خۆی جەرجی خۆی بفرۆشێ و بیا بە مادە. کەیسێکی کە ڕاهێنانم پێ کرد لە 2 هەفتەی پێشووە بۆ نمونە ئێمە ئەو مەرحەلانە قۆناغ بە قۆناغە هەنگاو بە هەنگاوە هەنگاوێکیان پاک بوونەوەی هەنگاوێکیان ئەو شیانەوەی ئێمێ هەنگاوێکەکەمان سەرکەوتنە ئەبێ هەر چوار هەنگاوەکە ببڕێ. یەکێکیان لەوەیان پێم پرسی ئافرەت بوو وتم فڵان کەس بۆ نمونە لەم بەشەیە ئێمە باسی لە دەستدانی ژیانەکەین تۆ چی لە دەستداوەتی جاکا کاروان چی ماوە لە مێرد لە مناڵ لە کەسوکار هەموو ژیانم لە دەستداوە هەموو ژیانم لە دەستداوە یعنی کە من هاتووم بۆ لای ئێوە چارەسەری وەرگرم بۆ ئەوەی تۆی فێری ئەوم بکەیت چۆن لە ژیان نزیک بمەوە. یعنی بەڕاستی چیرۆکی وامان هەیە بۆ نمونە پیاوێک لەگەڵ ژنەکەی کێشەیەکیان بۆ دروست بوو لەسەر تەمان ماڵەکەی هەمووان ڕاج کرد بوو هیچیان هێشت بوو مناڵەکەی ویست بوو لە بینایەکی باڵەخانێکی بەرزەوە بخاتە خوارەوە بە ژنەکەی پارەکەی باتێ چەنی لای بمەیتە. یعنی مامەساگیان ئەمانە ئەگەنە قۆناغێک جاری وە ئیدراکیان نییە کاتیان لێ شێوێ تەنها هەموو تەرکیزیان بۆ چێ بۆ مادەکە واتە وەکو کورد دەڵێ ژیان و دین و خواردن تەنانە خواردنیان نامێنێ کێشیان نییە نان نەخۆن بەس کێشیان ئەوە هەیە بۆ خۆشیە بێت کە ئەو مادەیە خۆشیێکی درۆی نیانەتی. یعنی بەڕاستی کارەساتە ئەوانەی کە کەسێکیان هەیە ئالوودەیە بە مادەی هۆشبەر دە کەسی نەخۆشیان هەبێ بەقەر ئەوە پێوە هیلاک نابن. کارەساتێکی زۆر گەورەیە بۆیە داوا لە دایکان لە باوکان لە بەخێوکاران لە دەسەڵات لە مامۆسایانەکەم ئەوانەی کە نیشانەکانی تیابینن گۆشە گیرە بندا بڕن پارە زۆر سەرفەکەن یعنی کۆمەڵی نیشانە گەلێک هەیە هەستی پێیەکە دەوروبەر وەکو جاران نییە خوێندنی نەماوە خواردنی نەماوە شەڕەکات شەو ناخەوێت دەموچاوی سوورە بێ ئارەق زۆرەکاتەوە سکچوونی هەیە کۆمەڵی نیشانە گەلێکی هەیە کە زانیان پەیوەندی بکەن بە کەسی مختلفەکانە بە زۆر وریابن زۆر وریابن بە تایبەتی کە مامەساگیان مادەیەکی وەکو کریستاڵ تەنها بە تاقیکردنەوە لە 2 کەس بەکاری بێنێ بەس تاقیکردنەوە یەکیان ئالوودە هەبن. یعنی کارەساتە هێرۆین لە 4 کەس یەکێک کۆکاین لە 5 کەس یەکێک یعنی ئەمانە کارەساتن یاری لەگەڵا ناکرێ مادەی هۆشبەر وەکو تەقینەوە وایە. پاستەکەین ئومێد دەکەین ئەو نمونانەی کە بەڕێستان گیانتان لێرەوە ببێت بەدەر سوانەیەک بۆ هەمومان بڕاستیانی هەمومان لە ڕێمانە دوور بێت تووشی ئەم کێشە وڵی تر خوا ڕەحم کات ئێمە تەمەناکە ئێمە ئەوەی بە ئێمە بکرێ ئینشەڵڵا درێغی ناکەین. سپاس بۆ بەڕێز کاروان حەمەفەرج چارەسەرکاری دەرونی کە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوو.